دیمەنی تێرمیناڵی سلێمانیە دوای گواستنەوەی سەرجەم هێڵەکانی دەرەوەی شار بۆ نێو تێرمیناڵە نوێکە. جیاواز لە شوێنی پێشوویان کە گەراجی کۆنی بەغداد بوو. لێرە بە شێواز و سیستمێکی نوێ هاوڵاتیان و سەرنشینان گەشتەکانیان ئەنجام دەدەن. بەڕاستی یعنی پێشکەوت و دیارە و زۆر لەوەی ئەولا باشترە و لە هەموو ڕوویەکەوە یعنی بۆ دانیشتن بۆ استراحەتکردن هەتاوەکو نەفەرەکان کۆوابێ ئەلێرە استراحەتێکەی لەو لە هەر لەبەر خۆر بە هاوینان بەزستانیش بەسەرما. ئێستا زۆر باشترە، جەوەکە خۆشە لێرانە لەو گەرمایان نەجاتت بووە. دوورترە لە ناو شارەوە بەس بەڵام فرەوانترە و فەراحترە و ڕێک و پێکترە و وەڵای ڕێ خۆشترن بە تاکید باشترە و پاکترە و شتێکی جوانە. بەشێک لە شۆفێران کە پێشتر نیگەران بوون بە بڕیاری گواستنەوەیان بۆ تێرمیناڵە نوێکە، بەڵام ئێستا لێرە قسەیەکی دیکە دەکەن و زۆرینەیان سەرباری سەرنجەکانیان تێرمیناڵەکە بە گونجاو دەزانن. ئەم تەرمیناڵە یەک عیبیتیان نییە، یەک کێشەمان نییە، کێشەی ئێمە سەرێکی ئەمان ئەوەیە شەکرەکە و سەیتەری تاسوجە و کەڵوانان بگرن. وەڵای ئەو تەرمیناڵێکی چاکە لەبەرەوەی مۆدێرنە، شتی مۆدێرن چ حکومەت بیکات چ هاوڵاتی بیکەم دەستخۆشی دەکەین. هەرچەندە شوێنی تێرمیناڵەکە بە بەراورد بە شوێنی پێشوویان دوورترە لە سەنتەری شار، بەڵام بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەش هێڵێکی بەردەوام بۆ گواستنەوەی سەرنشینان دابینکراوە. لە دارستاوەکەەوە نەفرە گوازینەوە بۆم تەرمیناڵە تازە چەند وەختە لە گەراجی بەغاوە نەفەرمان گواستۆتەوە بۆ ئێرە ئەو کاتە 500 بوو نەبوو بە 750 بەزی سامان بە 750 گوازینەوە بۆ ئێرە نەفەری بە پێچەوانەوە لێرەشەوە هەر بۆ دارستاوەکە هەر بە 750 بین. تێرمیناڵەکە تەنیا تایبەت نییە بە گواستنەوەی هێڵەکانی دەرەوەی شار، بەڵکو لە ئایندەیەکی نزیکدا دەبێتە ناوەندێکی فراوان بۆ کۆکردنەوەی چەندین پیشە و کاری جیاواز. چەند کۆمپانیاک هاوڵاتیە بۆ دەرەوەی هەرێم و دەرەوەی عێراق هاتوون لێرەیە قسەمان لەگەڵا کردوون، ئیتفاقیمان لەگەڵا کردوون لەم دەڕۆژەیە نەقڵە بن تاویان بۆ ئێرە مەتاوەکو سەریوان هەموو بەشەکان یەکەوێتە کار ئەوانەی کە ڕەبتی بە کۆمپانیا شوێ هەمووی کراوەتەوە بۆ مزگەوتە وەکو محەڵەی کارەبا و ئاو داتا سنتەر و ئەوانە خۆمان هەموویمان کردوێتەوە. سەرباری هەموو سەرنجەکان بەڵام دوجار سلێمانی بووە خاوەنی تێرمیناڵێکی هاوچەرخ کە بە شێواز و سیستمێکی نوێ هاوڵاتیان و سەرنشینان دەتوانن لە کەشێکی ئارامدا گەشتەکانیان ئەنجام بدەن. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.